لە ماوەی ڕابردوودا لە ساڵانی کوردستانی نوێ کۆڕێک لەبارەی کاریگەری و گرنگی ژیری دەستکرد لە بواری ڕۆژنامەگەری بۆ خات و پرۆفسۆر دکتۆر نەهلە محەممەد بەڕێوەچوو. با سپاسەوە بەڕێز دکتۆر نەهلە محەممەد ئێستا لە ئەستۆدیۆ لەگەڵمانایە و تاوتوی ئەو بابەتی لەگەڵاکەین. دکتۆر بەخێربیت. زۆر سپاس. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بکەین چ پێناسێک تێ بۆ ژیری دەستکرد ئەم بوارە لە دەی ڕابردوودا چۆن گەشەی کردووە؟ ئەگەر بینە سەر پێناسەی ژیری دەستکرد هەڵبەتە بریتیە لە توانای سیستەمی کۆمپیوتەر بۆچی بۆ ئەنجامدانی ئەو ئەرکانەی کە پێشتر پێویستی بە زیرەکی مرۆڤدا هەبووە بە تایبەت وەکو فێربوون چارەسەرکردن لەگەڵ بڕیارداندا. لە دەی ڕابردووتە هەڵبەتە ئەم بوارە بە شێوەیەکی زۆر بەرچاو گەشەی بەخۆیەوە بینیوە وەکو تێگەیشتن لە فێربوونی قول لە تۆڕە دەمارەکاندا بە تایبەت کە دەستکردە لە هەمان کاتە سیرمان کردووە ئەم بوارە زیادبوونی ئەو بابەتانی کە پێیوەستە با بڵین بەکارهێنانی ئەو توولانەی کە ژیری دەستکردە ئەمانە هەمووی وای کردووە کە زیادبوونی تێگەشتن لە زمانی سروشتیدا لە هەمان کاتە سەرهەڵدانی ئەم مۆدێل لە زمانی گەورەیە کە چات جیبیتیە ئەمانە هەمووی وای کردووە کە توانای کۆمپیوتەر هاتبێتە ژیانماندا وای کردوێت لە هەموو بوارەکاندا ئێمە پشت بە زیرەکی دەستکرد یان بە سیستەمی کۆمپیوتەرە ببەستین بۆ ئەنجامدانی ئەرکەکانمان. ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوا ئێمە زیرەکی دەستکرد ببێتە فاکتێک لە ژیانماندا بزانین ئێمە چۆن زانیاری دەربارەی بەکارهێنانەکەی بۆی بزانین ئەرکەکانمان کەم بکەینەوە. بەڵێ دکتۆر نەهلە لە ئێستا گرنگترین بەکارهێنانەکانی زیرەکی دەستکرد لە ژیانی ڕۆژانەماندا بە دیاریکراوی چییە؟ ئەگەر بینە سەر بە نسبەتی زیرەکی دەستکرد حەزەکەم پێش ئەوەی ئەو بوارانە کە باسکەم راپرسیەکیان کرد لە جیهاندا لە بینی کۆمەلگایەکی خەڵکە هیچ زانیاریان نەبووە لەسەر زاراوەی زیرەکی دەستکردا کە بۆیان دەرکەوتووە لە 1960 خەڵک زیرەکی دەستکرد بەکاردێنێ بێ ئەوەی کەوا هیچ زانیاریەکی هەبێت سەبارەت ئەم توولانە. ئەمە وای کردووە ئێمە کە بزانین لە ژیانی ڕۆژانەمانە ئایا ئەم بوارانە چییە ئێمە بەکاری دێنین لە هەموو بوارەکاندا. یەکێک لەو خاڵانی کە ئێمە زۆر گرنگە بەلاومانەوە چاودێری تەندروستیە. ئایا ئێمە زیرەکی دەستکرد چۆن ئەتوانین بەکاری بێنین بۆ چاودێری تەندروستی لە ڕووی ئاسایشەوە بە تایبەت بۆ ناسینەوەی دەموچاو. زۆر جار هەیە وێنەیەک لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاو ئەبێتەوە لەوانەیە دەستکاری کرابێ ئەمە ئەبێتە بەکارهێنانی ژیری دەستکردیان ئەمڕازەکانی ژیری دەستکرد بۆ ناسینەوەی ئەو دەموچاوانە. لە هەمان کاتە ئێمە وەکو ژیانی ڕۆژانەمانە کە کاتێ سەفەر ئەکەین بۆ هەر وڵاتێک یا بۆ هەر شارێک یا بۆ هەر گەڕەکێک پێویستمان بەچی ئەبێ پێویستمان بەو تو لە زیرەکە دەستکردانە ئەبێت بۆ ئەوەی ڕێگاکەمان پێنیشاندا واتە وەکو ماپ گوگل بەکاری دێنین بۆ دۆزینەوەی ئەو شوێنەی کە مەبەستمانە سەردانی بکەین. لە هەمان کاتە یارمەتی دەرە بۆ ناسینەوەی دەنگەکاندا. یەکی لەو خاڵانی کە ئێستا زۆر با بڵێن هاوڵاتیان کە بەکاری دێنێ وەرگێرانی لێرە خۆکارە واتە وەرگێرانی ئۆتۆماتیکی. چەند جارێ لەوانەیە ئێمە ماوەیەکی زۆرمان پێویست ببوایە بۆ ئەوەی کەوا وەرگێرانی هەر بابەتێکمان هەبووە بۆ هەر زمانێک کاتێکی زۆر ئەویست. ئێستا لەوانەیە بە بەڕێست ئاماژەی پێ بکەم بە یەک کلیکە من ئەتوانم بۆ چەند زمان وەری بگەڕم. واتە ئێستا زیرەکی دەستکرد و ئەو توانانە و ئەو ئەمڕازانەی کە ئێستا گەشەی کردووە وای کردووە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە ئەمانە هەمووی بتوانین بەکاری بێنین. بەڵێ دکتۆر نەهلە ئێمە لە سەرەتاوە باسی بەڕۆچوونی کۆڕەکەمان کرد کە لەلایەن بەڕێستان و لە ساڵانی کوردستانی نوێ ئەنجامدرا. پرسیارەکەم ئەوەیە ئامانج لە بەڕێوەچوونی کۆڕەکە چی بوو؟ من یەکێ لەو خاڵانی کە زۆر گرنگ بوو بەلامەوە بۆ ئەنجامدانی ئەم کۆڕە هەڵبەتە پەیوەست بوو بەچیەوە من بە حکمی کەوکو مامۆستایکی زانکۆم و لەگەڵ توێژەران و مامۆستا و خوێندکارانم هەڵە تێگەشتنێک هەیە لە نێوانی زاراوەی ژیری دەستکرد و لەگەڵ چات جیبیتیە یان چاتپۆتەکاندا. زۆر جار وای لێ هاتووە خەڵک مەترسیەکی هەیە لە بەکارهێنانی چات جیبیتیەکان یان بە دزی و بەکاری دێنە بە هەڵە بەکاری دێنە. لە هەمان کاتە وەها باسی زیرەکی دەستکرد ئەکا کە شتێکی زۆر خراپە بێ. ئامانجم لەوە بوو کە ئێمە لێرە یەکەم شت جاکردنەوەی زیرەکی دەستکرد و چاتپۆتەکانە
ئایا ئەم چاتپۆتە خودی خۆی لە چیەوە هاتووە ئایا ئەگەر من ڕۆژێ لە ڕۆژان وەکو ڕۆژنامە نووس ئەم چاتپوتانە بەکاربێنم لە ڕووی ڕۆژنامەگەریەوە دەرفەتەکان چییە بۆم ئەڕخسرێت و لە هەمان کاتە ئاڵنگەریەکان کە چییە ئێمە بێ من ئەگەر بێ و ئاماژە بەمانە هەمووی بم ئەگەر بێ و زانیاریکی تەواو نەبێ لەسەر پێناسەی زیرەکی دەستکرد پێناسێکی تەواو نەبێ لە سەبارەت ئەو کۆمپانیانی بە دوای دروستکردنی ئەم چاتپۆتانەوەیە لەبەر ئەوەی یەک خاڵێک هەیە زۆر گرنگە هەر چاتپۆتێک یان هەر توولێک یان هەر ئەپلیکیشنێک هەڵبەتە حزبێک یا سیاسەتێک یا کۆمپانیەکی زەبەلەح بە دوایەتی ئەتر ئەگەر بێ و من لایەنگیری ئەم کۆمپانیانە نەزانم بە چه ئاستێکە ڕوا هەڵبەتە ئەو زانیاریانی کە دەست مەکەوێت لەوانەیە بە هەڵە بێ ڕۆژنامە نووسش ئەرکی ئەوەیە هەر بابەتێک کە بڵاوی ئەکاتەوە ڕازگۆیەکەیەتی ئایا من لێرە هەر چات جیبیتیم بەکارهێنا زانیاری تەواو ئاياتیاننا تیشخمان کردە سەر ئەو بابەتانە هەمووی بۆیە ئامانجمان ئەوە بوو یەکەم زیرەکی دەستکرد چییە چاجیبیتی چییە ئەو ئەمڕازانەی کەوا زیرەکی دەستکردە ئێمە بۆ ڕۆژنامەگەری و میدیای بەکاری دێنین دەرفەتەکان ئاڵنگێریەکان لە هەمان کاتە ئەو ئەستەنگانەی ڕوبەڕوویان ئەبێتەوە. بەڵێ دکتۆر من ئەپرسم بەڕێوەچوونی ئەو کۆڕە یاخود بەڕێوەچوونی کۆڕی دیکەکە لەسەر هەمان بابەت بێ چەند کاریگەری بێ لەسەر کاری ڕۆژنامە نووسان بێگومان ئێمە بە تەکید کاریگەریەکی بە تەواوەتی ئەبێت لە چ ڕوویەکەوە ئەگەر ئێمە باسی بکەین ئەگەر من بێ و بەراوردی خۆم کەم وەکو مامۆستایەکی زانکۆ لەگەڵ هەر مامۆستایەکی زانکۆ ئەگەر ئیمانی نەبێ بەکارهێنانی ژیری دەستکرد کات هەڵبەتە ئایا لێرە چی ڕوئەدا ڕوودانەکەی هەر مامۆستایەک هەر پیشەیەک ئەگەر وەکو ڕۆژنامە نووس بێ یا مامۆستای زانکۆ بێ یا پزیشکی بێ هەڵبەتە کارامەیەکی تەواوەتی هەیە لە بوارەکەی خۆیدا بەڵام ئەگەر لە ڕووی ئەم وەرکشۆپانەوە و ئەگەر زانیاریکی تەواومان هەبوو لەسەر ئەمڕازەکانی ژیری دەستکرد زیادبوونی کاراماییە واتە وەهام لێ ئەکات من بێجگەلەوەی کەوا خۆم سکێڵێکی تایبەتم هەیە ئەمەش یارمەتی دەر ئەبێ بۆ ئەوەی کەوا بتوانم کوالیتی بابەتەکەی کە پێشکەشێکم باشتر بێت و لە هەمان کاتە فراوانکردنی با بڵێن ئەو سەرچاوانی کە دەست مەکەوێت بە کاتێکی کەمدا ئەگەر نمونەیەک بەسیط بۆ بەڕێستان بێنەوە وەکو باسی وەرگێڕانمان کرد من بەڕێزێک پەیوەندی پێوە کردم تقریبا کتێبێکی بۆ هاتبوو زمانی ئەڵمانی بوو 320 لاپەڕە بوو وتی دکتۆرە من کێشم هەیە بە پەلە ئەمەوێ ئەمە با بڵێن وەری بگەڕین بۆ زمانی عەرەبیش و زمانی کوردی چیم بۆ ئەەکەی بڕوا ئەەکەی ئەگەر بڵێم بە حکمی ئەو کاتە و کۆمپیوتەرەکەدا ئەگەرسێنم من سەعاتێکی نەبەرد نەک بۆ زمانی عەرەبیەکە و کوردێکە بەڵکو بۆ ئینگلیزیەکەش کە پیشەکەشم وەرگێڕ نییە واتە بەکارهێنانی زیرەکی دەستکرد دەرفەتێکی زۆر بۆ ڕۆژنامە نووس ئەگەر چه هەواڵێکی بیانی بێ چۆن ئێمە وەری بگرین بە زمانێکی کوردی کە جوان بێ کە بزانین ئایا ڕاستە یا دروستە ئەو با بڵین کە کاتێک کە تەرجمەی ئەکەین بە تەواوەتی تەرجمە کراویان نا بەڵێ دکتۆر لە باس لەوەکە کە دەرفەتێکی باش بۆ ڕۆژنامە نووسان بەڵێ ئەڕخسێنێت لە کاتێکدا زۆرینە لەگەڵ ئەویان کە زیرەکی دەستکرد خاڵی ئەرێنی زۆرە بەڵام لە بەرامبەریشدا هەندێک پێیان وایە کاریگەری نەرێنی شەیە بۆچون لەو بارەوە بەنسبەتی ئەو خاڵە نەرینیانە من حتا یەکێک لەو پرسیارانەی مامۆستایەکی بەڕێز لە کۆڕەکەشا لێمی کرد هەر بابەتێک لە ژیانماندا هەڵبەتە وەکو بەڕێستت ئاماژەت پێ کرد خاڵی ئەرینی هەیە و خاڵی نەرینی هەیە ئێمە کە وەکو بابەتێک کە دەستپێکێک کە دەست پێ ئەەکەین ئایا من گرنگی بە خاڵە ئەرینیەکان دەم یان نەرینیەکان دەم ئەگەر بێ و هەر تشک بکەمە خاڵە نەرینیەکان خاڵە نێرینیەکان هەڵبەتە ئەو بەڕێزانە ئەو هەڵوەستیان تیا دروست ئەبێ کە زیرەکی دەست کرد و ئەم ڕازەکانی بە کەڵکمان نایە بەڵام لەبەر ئەوە ئێمە وەکو دەست پێکێک تشکمان کردە سەر خاڵە ئەرینیەکان ئەگەر بین وەکو ئاماژێک هەڵبەتە ئێمە لە کۆڕەکەش دەستمان پێ کرد یان با بڵێن ئاماژەمان پێکرد یەکەم خاڵ کە زۆر بەلامانەوە گرنگ بێ بابەتی ئیسیکی پیشەییە واتە چۆن بەشێکمان تەرخان کرد کە کاتێک هەر ڕۆژنامە نووسێک یان مامۆستایەکی زانکۆ یا توێژەرێک لە هەر بابەتێکە ئەنووسێ دەبێ بەڕەچاوی بگرێت بابەتی ئیسیک واتە چۆن من هەر زانیاریەکەم کە دەست کەوت ئەو زانیاریە ئایدیاکە هیچ جەنابتە
یایی بەڕێزیکەی و من ئەمێ دەست پێشکەری بکەم ئەمە لە ناحی ئیسیکەوەی یەکێکە لە خاڵە گرنگەکان. خاڵی دووەمیان ئایا هەر بابەتێکمان کە دەستکەوت لە هەر سەرچاوەیەک بێ ئایا ئەم سەرچاوەیە ڕاستە دروستە من ئەچم بڵاوی ئەەکەمەوە ئەمە شەکێکە لە خاڵەکان چکو تۆ بە حکمی ئەوەی ئەمڕازێکی زۆر ژیری دەستکردت هەیە زانیاریەکی زۆر لە کاتێکی کەم دەست ئەەکەوێت بەڵام دەبێ ئێمە ئاگاداری ڕۆژنامە نووسەکان کەنەوە هەموو زانیاریەک ڕاست نییە ئەمە ئاگامان لێبێ لە هەمان کاتە یەکی لەو خاڵانی کە زۆر گرنگ بوو بەلامەوە ئەو بابەتی نەرینیەکانی کە باسیکەین زۆر کەس مەترسی ئەوەی هەیە لە دەستدانی کارەکەی من دەڵێن بە بێچەوانەوە دەبێت ئێمە وەها ئەم هۆشیاریە بڵاوکەینەوە کە ئێمە ئەمڕازی زیرێکی دەستکرد بەکاردێنین وەکو یارمەتی دەر نەک وەکو جێگرەوە واتە ئێمە لە کۆڕەکەیە یەکەمە هەنگاومان تشکمان کردە سەر ئەو خاڵە گرنگانە بەڵام لە داهاتووە پێمان باشە خاڵ بە خاڵ بە تایبەت بۆ لایەنی پەیوەندیدار بۆی بزانێ ئەو فەرمانبەرانی کە لەو بابلێن دائیرەیە کە ئیشەکای لەو فەرمانگەیە ئیشەکات چۆن بەکاری دێنێ لە ناحیەی بابلێن ئیتیکەوە. بەڵێ دکتۆر نەهلا بەڕێوەچوونی کۆڕەکەت یاخود لە داهاتوودا بەڕێوەچوونی کۆنفرانس یاخود پانێڵ لەسەر زیرێکی دەستکرد و کاریگەریەکانی بۆ سەر ڕۆژنامە نووسان ئەمانە تا چەند کاریگەریانە بێ بۆ دەستگاکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئێمە ئەگەر بین وەکو ئاماژە بە بەڕێست کرد ئەمە وەکو دەستپێکەکە من لە ئەزمموی خۆم و ئەم خاڵە لە چییە باس ئەەکەم ئەگەڕێم پێ بی وەکو مێژووکی کورتی ئەم ژیرەکی دەستکرد و لە کوردستانە ئایا چ کاتێک بەکارهات هەڵبەتە هەر بەڕێزێک یا هەر کەسێک با بڵین هیوایەتێکی هەیە حەزەکە پەرەی پێ بە من زۆر گرنگیم بەو پرۆگرام و ئەپلیکیشنانە ئەدا کە لە بواری خوێندنی باڵایە بەکار ئەهات تقریبا ئەزمونێکم هەبوو بەڵام زاراوەی زیرەکی دەستکرد لە هیچ ئارا نەبوو لەوانێ بلم لە ساڵی 2020 بە بەرداوامی بەکارمەهێنا لە کۆتایی مانگی 2022دا زاراوەی چاتجیبیتی لە جیهاندا گەشەی سەد من لە مانگی یەکا بەکارم هێنا کە لە مانگی یەکا بەکارم هێنا زۆر کەس هەر ئەو زاراوەی نەبیست بوو زۆر تاقیم کردەوە کە کاتێ تاقیم کردەوە بۆ مانگی سێ یەکسەر پەیوەندیم کرد بە سەرۆکی زانکۆوە وتم ئاگامان لێبێ بابەتێک هاتۆتە ئاراوە ئەگەر ئێمە لەگەڵ ئەو پێشەنگەیە نەڕۆین زۆر دوا ئەکەوین جا من لێم ببوورە کە بە خوێندنی باڵاوە ئاماژەی پێ ئەدەم بۆی کە بزانی بۆ ڕۆژنامە نووسش هەتا چ بوارێکە بێ لە مانگی سی 2023ەوە ئێمە وردە هەوڵماندا ئەم چاتجیبیتیە بێنینە ئاراوە بزانین مامۆستایان توێژەران خوێندکاران هەتا چ ڕادێ بتوانێت ئیسیفادەی لێ بکە کە کاتێ ئەم ڕازانە بەکاردێنی سیرەکەی ڕۆژ بە ڕۆژ هەفتە بە هەفتە مانگ بە مانگ ئەبدەیتی خۆی ئەکاتەوە هەمووشی بۆ خزمەتکردنی مرۆڤە وەزیرەکی مرۆڤی دەستێناوە کە سیرمان کرد لێرە ئێستا کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئەرکی مامۆستا بەگشتی وەکو مامۆستای زانکۆ و لەگەڵ خوێندکارانە هاتین ئەم بابەتەمان خۆستەوە بۆ ڕۆژنامەگەری ئایا ئەگەر من بێ و ئەگەر ڕۆژنامە نووسێک زانیاری نەبێت لەسەر زیرەکی دەستکرد و گرنگی پێ نەدا ئایا دوا ئەکەوێ یا دوا نائەکەوێ بێگومان بە بەڕێستە لەم دوا ئەکەوێ لەبەر ئەوەی لە ئیستەوە دراسە کراوە بۆ زۆر پیشە کە لە ناو دەچێت ئەگەر بێ ئێمە ئەم وەرکشۆپانە نەکەین ئەگەر ڕۆژنامە نووسەکان ئاگادار نەکەینەوە کە ئەم بوارە دەرفەتەکانی چییە و ئاڵنگێرەکانی چییە تۆ چۆن ئەتوانی سوودی لێوەرگری هەڵبەتە تیشکەکەینە سەر ئەو ئەم ڕازانی کە ڕۆژنامە نووس لە ژیانی ڕۆژانەیە ئەتوانێ بەکاری بێنێت کاتێ بەکاری دێنێ ئایا لەوەی ڕ ئەوەستەیە دەبێت گەشە بەخۆی بە بێگومان دەبێت بە گەشە بەخۆی بە لەبەروی لە جیهانە گۆڕنکاری بەسەر ئەم بابەتەیە دێ حتا لێرە ئێمە یەکێک لەو کێشانی کە هەمانە مامۆستای زانکۆش دەبێت شێوازی وتنەوەی وانەکەی لەبەر ئەوەی ئێمە ئێستا سەردەمی زیرەکی دەستکردین دەبێت لەگەڵ ئەو بابەتە سەردەمیانەیە بڕۆین واتە هەڵبەتە ڕۆژنامە نووسش ئەگەر بێ و ئەم وەرکشۆپانە بە بەردەوامی نەکەن دوا ئەکەوێت واتە تەئسیرێکی بەتەواوەتی ئەبێ لەسەر پیشەی ڕۆژنامە نووسە. بەڵێ دکتۆر نەهلا من دوا پرسیاردا ڕاستاکەم مەگە بە کورتی وەڵام بێتەوە ئەو ئاستەنگانە چین کە ڕوبەڕووی ڕۆژنامە نووسانە بێتەوە بە تایبەتی لە کاتی بەکارهێنانی تەکنیشی زیرێکی دەستکرد یەکێ لەو کێشانەی کە لەوانەیە نەک هەر لە بواری ڕۆژنامە نووس لە هەموو بوارەکاندا کەمی ڕاهێنانە کەمی زانیاریە لەسەر تەکنەلۆژیای نوێدا و لە هەمان کاتە سێرەکەی نەبوونی ژێرخانی تەکنەلۆژیادا و لە هەمان کاتە ئێمە یەکێ لەو کێشانی کە هەمانە
ئەم توولانی زیرەکی دەست کرد سەپۆرتی زمانی کوردی ناکە ئەمە یەکێکە لەو کێشانی کە ئێمە بۆمان دروست ئەکات بۆیە ئێمە دەبێ هەوڵ بدەین بزانین ئەو ئاستەنگانە لە چ ئاستێکە هەتا بتوانین لایەنی پەیوەنی دیدارە تەداخلکە و یەکی لەو کێشانی کەش کە زۆر کەس بەداخەوە نیگەرانن کەوا کە ئەلێن کاتێ زیرەکی دەستکردێتە ئاراوە کارەکانیان لە دەست ئەدەن واتە ئێمە لێرە دەبێ جەخت لەسەر ئەو خاڵانە بکەینەوە محاولە بکەین بە بەردەوامی ڕاهێنان لە هەموو بوارەکاندا بیکەین وە بەرهێنانێکی ژێرخاکی خانی تەواو دروستکەین لە هەمان کاتە پەرە بە زمانی کوردی دێن لە ئەمڕازەکانی ژیری دەستکردی جیهانیدا. بەڵێ بەڕێز پرۆفسۆر دکتۆر نایلە محەممەد سوپاس ڕاستەوخۆ لە سودو لەگەڵمان بووی سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ ئێوەش.